ولی تماشاوان جاب او که لزو بس پیش هاتنه او بگمان داخانی وزیر انرژی ترکیه جی سرنج بوید بیجا بوریا نفته برهبه دوجی کمپانیا سومو جبو پارلمان عراق هات بو بانگش کردن سبارتی نشاندنا نفته هرما کردستانی ADF پیش هاتن دو حتی وگا وچه بونه کاربدان این تایبتی جوینه شاندا بلند حکومت هرما کردستان لبغداد بگمان همو هیمانه که دی راوش برف خوابونه دیچه شروان دو بردانی اندام پارلمان عراق او بغداد گلمه کاک شروان دمات باش به ADF پیش بچون هم سر آست داخوانیا وزارت دربه امریکا جاره کردن جبو ویراوش دانستانین هولیر بغداد هم وزیر انرژی ترکیه یعنی نشانه هنده هنکی راوش برف خوابونه چاره سریه دیچن راوش چاوه لبغداد گله هینش نزیک و راوش دو شوبینن بله زور سپاس سلاو ریزم هی بو جنابت و بینرانی خوشویست و دیاره لسردانی دنیا که جنابی سروک حکومتی هرمی کردستان لگل شان دیاور که سردانی بغدانیان کرد سردانشی زور گرنگ بی گرنگ اوایه که دنیا که فراکسیون کردستان پیکوا یک هلویست امزایان کرد لگل سروک حکومت بو مافکانی هرمی کردستان و شایستکانی دارایی وەکو ئیشارەت پێدا کە کۆمپانی سۆمۆش بەردەوامە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان بۆ کە نفتی هەرێمی کوردستان ڕۆژانە ئەوڕۆکە گەیشتە 85,000 بەرمیل نەوت کە لە ناو خۆ بەکاردێنیت و لە ڕۆژانەی ئایندەی نزیکە دەگەتە 125,000 بەکاربینیت و هەماهەنگی بەردەوامە ئەو کێشەکانی ئەو ناکۆکی هەیە بینی حکوومەتی بەغدا و بینی هەرێمی کوردستان بەڕ و باشترە و خاصەتەن بە تایبەت سردانی سروک حکومت هرمی کردستان که لروجی یک شم چاورین حکومت انجمنی وزیران بریار و دنگ لسر 800 میلیارد دینار عراقی بدات که بو موچه فرمانبران بردوام بید حتی کوتای ام ساله دوای ام کوتای او ساله بتوانین که بودجه یاسا که لماده 12 و 13 که تایبەتە بە هەرێمی کوردستان کە بتوانین هەندێک گۆران کا لەسەر بێتەکردن و بەردەوام بیت ئەو ناکۆکی ئەو کێشەکانی کە هەیە بینی بەغدا هەرێمی کوردستان بەرو باشە بیت و سەردانی دونێکە زۆرین کێشەکان بینی لە ینی سیاسی بە تایبەت لە بەغدا کە ئەمە هەموو دزانین ئەو زەختەی لە هەرێمی کوردستان و لە فەرمانبەران دەکرێت بە تایبەت لە ینیشی سیاسیە کە لە بودجە و لە جەدوەلی واو لە برگەی چار هاتیە کە تەمویلی موچەی فەرمانبەران زیاتر لە 9 تریلیۆن و 298 میلیارد دینار عراقیەتیە کە دەکاتە مانگانە 775 میلیارد ئەو بەس بۆ موچەیە بەس ئەو ڕۆکە ئەو ناکۆکی بینی لەیانی سیاسی لە هەرێمی کوردستان تاسیریکی زۆر سلبی هەبی لە بەغدا بەس ئەلحەمدوللا دونێکە بە سەرپرشتی جەنابی سەرۆک حکوومەت کە توانیمان دونێکە هەموو لایانی سیاسی کوردستانی فراکسیۆن پێکۆ ئیمزا بکەن و پێکۆ بە یەک هەلوێز لەگەڵ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کە داوای مافەکانی هەرێمی کوردستان و شایستەکانی دارایی بکەن. بەڵێ کاک شێروان یەکێک لەو دیمەنانایە کە جێگەی سەرنج بوو جێگەی سەرنجی ڕایگەشتی خەڵکی کوردستان بوو هیوا بەخشیش بوو ئەوە بوو کە لەلایەن سەرۆک فراکسیۆنەکان بە دەسەڵات و پۆزیسیۆنەوەی کوردستانیەکان لە بەغدا پێشوازی لە سەرۆکی حکوومەت کرا لێدوانی ئەوان بۆ کوردستان 24 گەشتبینی ئەوان بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەبوونی استراتیژی کە هەوبەشی فراکسیۆنە کوردستانیەکان کە زۆر دەمێکە لە دوای لیستی هاوپەیمانی کوردستانی لە خۆڵەکانی بیدایی پارلەمان تا ئێستا نەبووە کۆدەنگە خۆت دەزانی ئەوە دوو جار ئەندامی پارلەمانی کەواتە ئەوە بخۆی هیوا بەخشێکە گەل و ئەمە ئەکرێ بڵێن پۆلێن دەکرێت بۆ نەخشە ڕێگایەکی هەردەمی لە ناو پەرلەمانی عێراقەوە پێکەوەیش بکەن. طبعا لما كرت يعني ثم سيرماني إلى دبيت بيكوا بيك ريزي بتايبت لبغدا كبقرن سر هاو بيماني كردستاني لبغدا ولا يعني سياسي أو ناكوكي كهيا لنا هرمي كردستان چار سر دكريت بگفتگو بين يعني سياسي بس لبغدا دبيت يك هلبست من هلبست جي كردستاني معناها بلا وچندين جاره اما تاكيد بكينو بو سرداني جنابي سرو حكومت كبا شاني كي بالا لبغداد بيتو گفتگو بردوام بيتو او كم رئيس مانين بو حميد لياني ديكا او سرداني سرو حكومت جواز الزور دغ سرداني شان ديرمي كردستان او زغت كل سر حكومت
ولەسەر هەرێمی کوردستانە زەختێکی سیاسیە نەیاسا یاسا بودجێ پەسەدمان کردنیە دەنگمان لەسەری دای لەسەر شایستەکانی دارەی هەرێمی کوردستان لەسەر موچەی فەرمانبەران کە ئەوڕۆکە بڕۆنایی دیارە بەس بەداخە ئەوڕۆکا و کێشەکانی ناو خۆمان هەیە یان کێشەکانی لەگەڵ ئیران هەیە مەسەلەی وەزعەکانی هەرێمی کوردستان و بەغدا هەموو سیاسیە کە دونێکە بەڕێز جەناب سەرۆک حکومەت سەردانی چەندین لایانی سیاسی کردو دونێکە تقریبا کێشەکان وا بڕۆ باشەیە و کە هەفتەی دابێت شایستە دارەکان و مافەکانی هەرێمی کوردستان بە تایبەت موچێ فەرمانبەران بۆ هەرێمی کوردستان بێت دەبیت لە بەغدا یەک هەلوێز بین و پێکەوە بین و یەک دەنگ بین و بگەڕێنەوە سەر ئەو هاوپەیمانی کە پێشتر هەبی لە بەغدا کوردستانی پێکەوە بە یەک هەلوێز داوای مافەکانی شێروان لە یاساتەیە بەڵێ میوانم چاودێرێکی سیاسی بوو زۆر نزیک بوو لە چارچێوەی هەماهەنگی ئەو وتی زانیاریم لەلایە چەند جار تەکیدی کردەوە وتی زانیاریە ئەمەنە سەرنجی منە کە لایەنە سیاسی عێراقیەکان بە تایبەتی چارچێوەی هەماهەنگی جددینە لەوەی کە یەکەم کێشەیە چارەسەر بکەن و بەرسێکی زۆر ئەرێنیاش هەبووە وتی لە ڕۆژی یەکشەممە حکوومەتی عێراق کۆ دەبێتەوە بڕیار لەسەر ناردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان دەدات بە پێی ئەو دوو پێشنیارە کەواتە توش پەرلەمانتاری لەوێ لە نزیکەوە ڕەوشەکە متابعە دەکەی یعنی فعلا بە شێوەیەکی کونکریتی لە هەفتەی داهاتوو ئەم کێشە چارەسەر دەبێ موچەی فەرمانبەران دێ بەڵێ بە تاکید ڕۆژی یەکشەم دەنگ لەسەر موچەی فەرمانبەران بە تایبەت یعنی کە بەڕێز سەرۆک حکوومەت داوای 800 ملیاری کردیە حتا کۆتایی ئیمسا لە بەردەوام بیت ئەوە دەنگ لەسەر دەدرێت ئینشاءالله تەعالە کە بەردەوام ئەو مانگانەی بێت دوای ئەوە بە تاکید گفتوگۆ دەکرێت و سەردانی زیاتر دەکرێت و دەمێتەوە سەر مەسەلەی پابەندبینی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا لەسەر ئەو ڕێکەوتنەی کرایە ئەو مادە و برگەکانی کاتیە لە ناو بودجە حکوومەت هەرێمیش دەبێت پابەند بیت بوانی کە هاتیە داهاتەکانی ناوخۆ داهاتەکانی هیچ سنوور دەگەڵ بەغدا مەسەلەی دیوانی چاودێری دارایی دەگەڵ بەغدا دەگەڵ هەرێمی کوردستان هەماهەنگی بەردەوام بیت زێتر تعاون هەبیت بینی هەردوو کە بتوانین شایستە دارایەکانی هەرێمی کوردستان کە لە بەغدا مانگانە بەرز بینن ئەمە پێمان ناکرێت هەموو مانگانە یان سەرۆک حکوومەت و یان شاندی هەرە و یان گفتوگۆ یان کێشەکان بەردەوامیت یان کێشەکانی سیاسی ڕێکەوتنەکەی هەرێ سەرێکی ئەوەیە کە ئەمە مەسەلەی موچەی فەرمانبەران نەکرێتە مزایداتی سیاسی یان کێشەکانی یان بابەتێکی هەلبژاردننی پەرلەمانە یا هەلبژاردنێکی ئەنجومەی پارێزگاکانە زەختێک لەسەر هەر حکوومەتی هەرێم بکرێت و لەسەر هاوڵاتی بکرێت و دەبێت ئەو بابەتە کۆتایی بێت و دەبێت مانگانە فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو مووسڵ و بەسڕا و ئەمبار و بەغدا و کاتی خۆی دوای کە سەرمانگ دەبێت مافەکانی خۆی بە تەواوی لای حکوومەتەوە بێتەکەن حکوومەت هەرێمی کوردستان بەس ئەو ڕۆکە بەداخەوە بەغدا حتا ئەوڕۆکە عقلەتێکی شۆفینی و عقلەتێکی مرکزی ماوە تعاملی دەگەل حکوومەتی هەرێمی کوردستان کات وەکو یەک لە پارێزگەکانی عێراق کاورۆکە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکە قوارەی لە دستور و لە یاساهاتیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بیت بە تعاملێکی هەرێم دەگەل بکرێت نە بە تعاملێکی پارێزگەکان ئەوان حتا ئەوڕۆکە چەندین گفتوگۆ چەندین چاودێریمان کردیە دەگەل لایەنی دیکە یان کۆبوونەمان کردیە هێشتا و عقلێتەماتە عقلێتی کە ئەوڕۆکە مرکزیت لە بەغدا بنێتەوە تعاملی لەگەل هەرێمی کوردستان وەکو یەک پارێزگەکان بکرێت و ئەو کێشەمان بەردەوامە لەگەڵ بەغدا لە عقلێتی شۆفین لە بەغدامایە بەڵێ کاشێران عقلێتێکە جیاوازە و دیفاکت و واقعەکەش جیاوازە هەرێمی کوردستانیش خۆتەزانی لە چارچەوەی دەستوری عێراق هەرێمێکی فیدراڵە و ڕەوشی هەرێمەکە وەکو ساڵانی ڕابردوو نییە 100 ساڵی ڕابردووە کەرێمە بڵێن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەل هەموو لایەنە سیاسیەکان بەرپرسی لایەنە سیاسیەکان بەرپرسی هاوپەیمانیە سیاسیەکان لە چارچەوەی هەو ئاهەنگی لە هەمان کەدا لە لایەنە سونیەکانیش کۆبووتەوە خۆت دەزانی زۆر جار سەرنج لەسەر ئەوە هەیە کە محەممەد شیعە سوودانی جددیە کارنامەی حکوومەتەکەی جێبەجێ بکە کێشەکان لەگەل هەرێم چارەسەر بکە بەڵام هەندێک لایەنی سیاسی لە پشتەوان کێشە بدروست دەکەن هەموو لایەنە سیاسیەکانیشیان پشتگیری ئەوە کرد کە دەبێت ئەم کێشەیە چارەسەر بکە کەواتە لەم ڕوویەوە چەند قەناعەتت پێگەل لە ئەنجومان وەزیران محەممەد شیعە سوودانی کێشەی نابیت ڕۆژ یەکشەمە بە دنیاوێ دەنگ دەدەن لەسەر بابەتێکی 800 ملیارەکە یان ئەو جدولەی کە هاتیە 9 ملیار و 298 ملیار کە دەکات 775 ملیار ئەوە دەنگ لە سەدر کێشەمان نیە بەس کێشەکەمان لە ناو
هۆلی پەرلەمانە لە لای چوارچەوەی هەماهەنگیە کە دوای ڕۆژ ئەو پرۆژانەی کە دێتە ناو پەرلەمانیان ئەو گۆرانکاری لەسەر هەندێک مادەکان برگەکان بکەن بە تاکید کێشەڵەمان دروست دەبیت و ڕێکەوتنەکان جێبەجێ ناکەن و ترسمان لەسەر مەسەلەی یاسایی نەفت و غازە ئەوە زۆر بابەتێک زۆر گرنگە بە هەرێمی کوردستان و ئەو کێشەش دەمنێتەوە یعنی ئەوانە ئەو ترس لەسەر هەیە لەبەر ئەو ڕەشنووسەکەی کە هەیتمان هیچ بەرژەوەندی هەرێمی کوردستان تێدا نیە دەبیت گفتوگۆ زیاتر بیت دەبی سەردان شاندی هەرێم ئەوانەی شێرەزانە لە بابەتی نەوت و غاز کە بەردەوام کۆبوون لە بەغدا هەبیت و بگەنە ڕێکەوتنی و ئەو ڕەشنووسەکە گۆرانکاری بێتەکردنەوەی کە ئیطلاعمان لەسەری کردووە ئەمە ترسمان ئەوەیە دائما چوارچێوەی هەماهەنگی لە ڕێکەوتنەکانی خۆی کە کرایلیانی سیاسی ئەندام پەرلەمەکان لە ناو هۆلی پەرلەمان پامەد نابن بەو ڕێکەوتنی کە کرایە چەندین جار هەڵە ناو هۆلی پەرلەمان دەکەن ئەو ڕێکەوتنی کە کرایە جێبەجێ ناکرێت. بەڵێ برێس شێروان دوو بەردانی ئەندامی پەرلەمانی عێراقی لە بەغداد گەلمەبوو سوپاس کاک شێروان.